كتاب الله دستوري وخير الخلق أسوتنا، بسنته انجلى نوري لهدي الحق أرشدنا. كتاب الله دستوري وخير الخلق أسوتنا. بسم الله الرحمن الرحيم. زۆر جار ئێمە لە خۆمان دەپرسین بۆچی وەکو تاک یا وەکو کۆمەلگا لە پاش ئەوەی کەوا لە ناو خۆشی و ئاسایش و ئارامیدا بووین، وڵات یاخۆ خێزان تووشی ناخۆشی و دەردەسەری دەبیتن، یان دەپرسین بۆچی لە پاشەوەی کەوا لە ناو سەحەت و تەندروستی خۆشدا بووین تووشی ناخۆشی و دەرد و بەڵاو پەتا دەبین، یان دەپرسین لە پاشەوەی کە لە هەرزانی و خۆشگوزەرانیدا بووین بۆچی تووشی گرانی و قات و قوڕی دەبین. خوای گەورە لە قورئانی پیرۆز هۆکار و چارەسەری ئەمەی ڕوون کردوتەوە کە دەفەرموێ ضرب الله مثلا قرية كانت آمنة مطمئنة يأتيها رزقها رغدا. نمونە بە ئاوەدانیەک دێنێتەوە، بە شوێنێک دێنێتەوە، ئەو ئاوەدانیە هەر شوێنێک بیتن، دەفەرموێ سێ صفەت و سێ خۆشی و نیعمەتمان پێبەخشی بوون. یەکەمیان ئامینەتەن، لە ئەمن و ئاسایشدا بوون، لە شەڕ و کوشتار بە دوور بوون. دووەمیان مطمئنەتەن، زانایان دەفەرمون مطمئن کەمانای دڵنیاییە، دووربوونە لە دەرد و بەڵا، لە پەتا، لە ناخۆشی، لە ناو سیحەت خۆشیدا دەژیان. سێمیان یەئتیها ریزقها ڕەغەدەن، ڕزق و ڕۆزی زۆر بە ئاسانی و زۆر بە فراوانی لە بەردەستیان دەبوو. کەواتە ئەو سێە لە هەر وڵاتێک لە هەر شوێنێک هەبی نیشانەی بەختەوەری و کامرانی ئەو وڵاتەیە. هەر وەکو پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرموویتی من أصبح منكم آمنا في سربه معافا في بدنه عنده قوت يومه فكأنما حيزت له الدنيا بحذافيرها. فەرموویتی هەر کەسێک لە ناو ماڵەکەی خۆی ئەمین بیتن، واروها جەستەی ساغ و سەلامەت بی لە نەخۆشی، واروها خواردنی ڕۆژی خۆی لەکن بی کە ئەنەما هەموو دنیای بەدەستی نایە و لە ناو دەستیدایە هەموو دنیا. اینجا خوای گەورە بۆمان ڕوون دەکاتەوە کە سەبەبی گۆڕان و نەمانی ئەو ناز و نیعمەتانە چییە؟ دەفەرموێ فەکەفەڕەت بئەنعوم الله، بە نیعمەتەکانی خوای گەورە کافر بوون، پێیان نەزانی، ناشکوریان کرد، فأذاقها الله لباس الجوع والخوف. خوای گەورەش پۆشاچی برسیەتی و پۆشاچی ترسی بەبەردا کردن یا پێی چەشتن بما كانوا يصنعون، بەهۆی ئەو کار و کردەوانەی کە بە خۆیان ئەنجامیاندا. کەواتە کوفرانەکردنی نیعمەتەکانی خودای گەورە، ناشکوریکردن هۆکارە لە بۆ نەمانی ئەو بەختەوەری و نەمانی ئەو خۆشیەی کەوا هەر کۆمەلگایەک لەسەر ئاستی کۆمەلگا یان هەر تاچێک یان هەر خێزانێک لە ناویدایە. ناشکوریکردنیش بە چەند ڕێیەک بە چەند لایەنێک دەبیتن. ناشکوریکردن بە کوفرکردن، بێباوەڕی، شەک و گومان لە باوەڕبوون بە خودا و بە پێغەمبەران و بە پەیامی خودا و بڵاوبوونەوەی ئیلحاد یەکێک لە گەورەترین ناشکوریە و گەورەترین ستەمە کە لە وڵاتێکدا بڵاو ببیتەوە. بەداخەوە ئەو زەمانە و ئەو سەردەمەی خۆمان بڵاوبوونەوەی بێباوەڕی و ئیلحاد دەبینین کەوە لە ناو کۆمەلگایەکان بڵاو دەبیتەوە. ناشکوریکردنە زۆرێکی تر لە ناشکوری بڵاوبوونەوەی خۆڕەوشت و ئەخلاقی ناپەسندە. بە پێچەوانەوە ئەخلاقی پەسند و خۆڕەوشتی جوان شکرانەکردنی نیعمەتی خوددایە و سەبەبە لە بۆ بەردەوامی خۆشگوزەرانی و لە گەورەترین ئەو کارە ناپەسندانە ئەو کاری بەدڕەوشتی و زینایە کە لە ناو هەر کۆمەلگایەک بڵاو ببیتەوە. وەلایەنێکی دیکە لە ناشکوریە لەوەی کەوە خەڵک یارمەتی و هاریکاری یەکتر نەداتن، تەماع و چاوبڕینە دنیا بڵاو ببیتەوە لە ناو خەڵکیدا. ئەوەشیان دەبیتە هۆی ئەوەی کە ئەو کۆمەلگایە تێک بچی، پەرتەوازە ببی، هەر کەس بەرژەوەندی تاکە کەسی خۆی بوێ، هەر کەس لە بۆ خۆی بژێتن. وەکو مامەڵەکردن بە ڕیبا کە ئەو پەڕی ئیستیغلالکردنە کەسە کە پێویستی بە قەرزدان بیت و پێویستی بە یارمەتی بی، ئەو کەسەی کە پارەی هەیە ئیستیغلالی بکە و زیاتر قەرزەکانی لەسەر
زیاد بکاتن ئەوەش سەبەبەکە لە بۆ نەمانی خۆشگوزەرانی لە هەر وڵاتەکی کە ڕۆحی هاوکاری و یارمەتیدانی یەکتر نەما و هەر کەس تەنها بۆ خۆی ژیا و بەرژەوەندی تایبەتی خۆی ڕەچاو کرد. لایەنەکی دیکەش کە هۆکارە بۆ نەمانی خۆشگوزەرانی و خۆشی لە ناو هەر وڵاتەک و گۆڕانی باری خۆش و گوزەرانی خۆشی وڵات و کۆمەلگایەکە بۆ پێچەوانەکەی ئەوەیەکەوە ئەو وڵاتە تەمبەڵ بیتن ئەو خەڵکە لە هەوڵدان و لە دەستگرتن بەو سەبەبانەی کە خوای گەورە کردینە هۆکار لەسەر زەویدایە واز لەو هۆکارانە بین و هەر کەسەی بەرە و چێژی شخصی خۆی بچیتن واز لە هەوڵ و کۆشش و خۆماندیکردن بهێنن.